ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. بناوی خوددا پەیامێک لە دکتۆرێک لە پزیشکێکی کوردستانەوە بۆ هاوڵاتیانی ئەزیزان، زانیاری بەڕێستانە کە ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە ژمارەی توشبووان بە نەخۆشی کۆرۆنا لە کوردستان زیاد دەکات. ئەوەندەی کە بە گوێرەی توێژینەوەکان و بە گوێرەی ئەو داتایانی کە بڵاو دەکرێتەوە بەرەو 2500 توشبوو دەچێت لە کوردستانە. خۆشبەختین لەم ژمارەیە بە نزیکەی 1036 نەخۆش چاک بوونەتەوە و چوونەتەوە ماڵی خۆیان. بەڵام زۆر بەداخەوەین کە ژمارەیەک لە توشبووەکان کە نزیک دەبێتەوە لە 57 نەخۆش مردووە و کە ڕەنگە ژمارەکەش زیاتر بێ و لەوەش ناخۆشتر کە هەندێکی تر هەیە کە ئومێ دەکەین کە وانە بێت، بەڵام بێتاقەتی و ناڕەحەتی شپرزەی کردوون کە بە نزیکەی 1400 نەخۆش دەبێت. ئەزیزان، شتێکەیە لە طوبا پێی دەڵێن پلازما. پەیامەکەی من ئەمڕۆ بۆ بەهاناوە چوونی ئەو نەخۆشانەیە کە هێشتاکە لە ژیانە ماون و دەتوانین دەستباریان بگرین. پلازما بەشێکی سەرەکی خوێنە. کاتێک کە خوێن دێنیت، خڕۆکە سپیەکان و خڕۆکە سوورەکان و خەپلەکانی خوێنی لێجیا دەکەیتەوە بە نزیکەی تقریباً 55% ئەو شلەیە دەمێنێتەوە کە پێی دەڵێن پلازما. پلازما ئاوی تێدایە، خوێیەکانی تێدایە، ئەنزیمەکانی تێدایە و دژەتەنی تێدایە. ئێمە ئیشمان بۆ ئەم دژەتەنەیە کە ئەم پەیامی من بۆ تۆی هاوڵاتی بەڕێز ئەوەیە کە فریای ئەو گەنجە جوانانە بکەوین یان ئەو بەڕێزانە بکەوین کە تووشی کۆڕۆنا بوونە. بەڕێزان، هەر ئەزیزێک کە ئێستا سەیری ئەم بەرنامەیە دەکات، سەیری ئەم ڤیدیۆیە دەکات، لە یەکێ لە ڕۆژەکانی ڕابردووە تووشی کۆڕۆنا بووە، هەفتەیەک، 2 هەفتە، 3 هەفتە و یاخود مانگێک پێوەی ناڵانوە و دوایی باش بۆتەوە. ئێمە خۆشبەختین تۆ لە چاکبووەکانی، خۆشبەختین بەرگری لاشەی تۆ وای لێ کردووە لە لاشەی خۆتە شتێک کە پێی دەڵێن دژەتەن دروست کردووە. واتە پلازمای ئەو بەڕێزانەی کە چاک بوونەتەوە کەوتمان شلەکەی خوێنە شتێکی دروست کردووە کە پێی دەڵێن دژەتەن ئەو مادە زۆر گرنگەیە کە دژی ڤایرۆسی کۆڕۆنا دەتوانێت بجەنگێ. بەداخەوەین تا ئێستاکێ چارەسەرێکی ڕاستەوخۆ نەدۆزراوەتەوە بۆ کۆڕۆنا لە جیهانان نەدۆزراوەتەوە. چ جای ئەوەی کە لە کوردستانی خۆشمانە زۆر جار دەستەوەستانی ناتوانانی چۆن چارەسەری نەخۆشەکان بکەیت. بەڵام دژەتەنی ئەو نەخۆشانی کە چاک بوونەتەوە کاریگەریەکی زۆر باش و چاکی هەیە بۆ ئەو کەسانی کە توش بوونەوە ئێستاکێ دەناڵێنن. پەیامەکەی من بۆ ئەوەیە کە ئەزیزەکەم، تۆی دایک، تۆی باوک، تۆی خوشک و براکە سەیری ئەم بەرنامەیە دەکەیت، ئەگەر ڕۆژگاری پێشوو کۆڕۆنات گرتووە و خۆشبەختانە چاک بوویتەتەوە و فەحسەکەت تێستەکەت نێگەتیڤ دەرچووە، 14 ڕۆژی بەسەرا چووە، ئێستا تۆ دەتوانی خێرێکی زۆر گەورە بکەی. ژیان فرسەتە. ئێستا تۆ دەتوانی لە ڕێی بەخشینی خوێنەکەی خۆتەوە، پاشان لە ڕێی خوێنەکەی تۆ پلازما وەردەگیرێت، دژەتەن بەکاردەهێنرێت بۆ لاشەی ئەو گەنجە جوان و بۆ ئەو دایک و خوشکە بەڕێزانەی کە دەناڵێنن بەدەستی کۆڕۆنا و ئێستاکێ لە نەخۆشخانەکانن. بۆیە پەیامەکەی من بۆ تۆیە ئەزیزەکەم، تۆ لە خۆت مەترسە کە بڵێ من ڕاستە چاک بوومەتەوە، بەڵام ئەگەر بێت و خوێن ببەخشم ڕەنگە تووشی کێشە و ناڕەحەتیەک بم. بەدڵنیاییەوە لە ڕێی بانکی خوێنەوە، لە ڕێی ئەو شوێنانی کە خوێن دەبەخشرێت، لە ڕێی ئەو شوێنانی کە خوێن وەردەگرن نەخۆشخانە حکومیەکان، تۆ دەتوانی خوێنی خۆت ببەخشی. بە خوێنی خۆت پلازما دەبەخشی، بە پلازمای خۆت دژەتەن دەبەخشی، بە دژەتەنی خۆت دەتوانیت دژی ڤایرۆس لە لەشێکی ترا، لە لاشەی نەخۆشێکی ترا ئیش بکەیت. بۆیە لە یادتان نەچێت ئەو 1380 یان نزیکی 1000 بەرەو 1400 نەخۆشە دەچێت کە ئێستاکێ لە نەخۆشخانەکانن، یاخود هەندێکیان نێرداونەتەوە بۆ ماڵەوە و هێواش چاوەڕێ دەکەن کە پلازمان بۆ پەیداکەن. هیمەتێکی زۆر گەورەیە هەمومان دەستباری کەرتی تەندروستی بکەین بۆ ئەوەی پلازمایان بۆ پەیدا بکەین، بۆ ئەوەی لە ڕێی پلازمای تۆ نەخۆشەکانی تر چارەسەر کرێت. بۆیە تکات لێ دەکەم بە دڵنیاییەوە تۆ دەتوانیت کەسێکی تر زیندوو بکەیتەوە، بە دڵنیاییەوە تۆ دەتوانیت کەسێکی تر لە مردن ڕزگار بکەیت.
خی گەورە دەفەرمێ ومن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا هەر کەسێک یەکێکی تر زیندوو کاتەوە بە دڵنیاییەوە وایە کە کەسانێکی زۆری زیندوو کردوێتەوە بە دڵنیاییەوە تۆ لە ڕێی خوێن بەخشینی خۆتەوە دەتوانی کەسێکی تر زیندوو بکەیتەوە بەڵام لایەتان نەچێ مەترسە لەوەی کە خوێنی خۆت کەم دەکات چکە بە دڵنیاییەوە بە چەند ڕۆژێک خوێنەکەی خۆت لاشت دروست دەبێتەوە کاتێک کە خوێنەکە دەبەخشیت لاشت هەوڵ دەدات خوێنی تازەتر و نوێتر دروست بکات بۆ خوشت بە قوتر و بەهێزترە مەترسە لەوەی کە ڕەنگە نەخۆشی بۆ بگوێزرێتەوە چکە لە بانکێکی خوێنەکەت زۆر بە ئاسانی لێوەردەگیرێت مەترسە لەوەی کە بڵی کاریگەری لەسەر خۆم دروستەکە نەخێر کاریگەری لەسەر خۆت دروست ناکە چکە تازە کە تۆ چاک بوویتەوە دژە تەن لە لاشە تا دروست بووە خۆت بپارێزە و تێکڵاوی کەسی توش بوومەکە بەڵام لەلایەکەوە خوێنی خۆت ببەخشە بە دڵنیاییەوە دژە تەنی تۆ کەم ناکات ئومێد دەکەین ئەم پەیامە بگاتە هەموو کەسێک بۆی بتوانین هاوکاری ئەو گەنجە جوانانە بین ئەو دایک و باوکە بەڕێزانە بین ئەو ئەزیزانەمان بین کە تووشی کۆرۆنا بوونا و ئەمە بکەین بە کولتورێک بکەین بە ئوستوبێک کە هەمومان هاوکاری کەسەکانی ترمان بین بە دڵنیاییەوە دەتوانین ژیان بۆ زۆر کەسی تر بگێڕینەوە چاوەڕێین بۆ ئومێدەی هەمومان دەستباری یەکتری بین ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا